والله ئەمە خەریکی مەرەزەین لێرە کە بیدایە دەسەکەینە مەرەزە ئەمە شوێنی گەنمە لای دوورینەوە دوای گەنمەکە گەنممان هەڵگرت تقریبا جووتەکەین ئەکێڵین بۆ مەرەزە لە دەی شەش دەستکەیتە مەرەزە باشترین مەرەزەیە دەی شەش تا 15 دوای ئەوە چەند فترەیەکی پێشێ پێویستی بە کووت و دەرمان کووت و دەرمانەکەین دوای کووت و دەرمان کە ئاومانێ داخست کووت و دەرمانەکەین دوای کووت و دەرمان ئیتر کە پێویستی کرد مەرەزەکە ئاوە بەرز بوزانیمان نەکەوێت سەرفاچەکەین دوای ئەوە مەرەزە ئاوی مانگی دە بخواتەوە باشترین مەرەزەیە مەرەزە زوو پێ بگەیە چەڵتوکەکەی جوان نییە کە ئاوی مانگی دەی بە کاملی خواردۆ جوانترین مەرەزەیە ئەم مەرەزە باشترین مەرەزەی کەسێک ئەبێ هەوڵی لەگەڵا بدەیت ئەینا بە ئاسانی ناکەیە مەرەزە وا بڵێ مەرەزەم کردووە من هەروە بە ئاسانی بەتینتیە مەرەزە زۆر ناڕەحەتە کاسبێکی زۆر مەینەتیە بەڕاستی ئەبێ مەرەزە وریابی لە هەموو دەرمانە لە کووتا لە هەموو شتێکە کە ئەو مەرەزە باشترین مەرەزە بی ئێستا مەرەزەی ئێمە ئیمساڵ باشترین مەرەزەیە چون بێ ئاو نەبوو زۆر ناخۆشە ڕاستیەکە بەس ئێمەش هەمان هاتی هاوکاری یەکتریەکەین ڕفەی ئەم یارمەتیەوەدا ئەو یارمەتیەوەدا کرێکاری بووە گرین ئیتر هەروە ئیشەڵا ئەوە نەهین نایەت قورس ناوە لەمان لەبەرەوەی هاوکاری هیچ چاکەی لەناو خۆمانە یارمەتی یەکتریە دەین دەوری بەیانی بۆ نمونە دوو بەیانیە کێشەیەکەنە بانجادەکە دەڕاستەیەکەنە دەڕاستەکە و ئەیوەنە بۆمە لە مانگی شەشۆ یەکی شەش تا پێنج هەتا یەکی حەوتی شێمە گۆت بڕین هیچ کێشەیەکی نییە بۆ ئێمە لە شام تا بۆ من لە 16 مانگ و 16 گۆرمان بڕیە تقریبا 4 مانگ و 5 ڕۆژ 7 ڕۆژ 8 تا 10 ڕۆژەوە لە چاو ساڵانە کەمتر ئیمساڵ فەلاحمانەیە ئەوەی نەکردیە بۆ نمونە 250 کیلۆ 300 کیلۆ 400 کیلۆ نیو فەلاحمانەیە بێڵمانەیە و فەلاحی ڕسممانەیە فەلاحی 500 کیلۆی کەوتێ 700 کیلۆی کەوتێ نەوەڵا بەرهەمێک و جاران نما وەڵا بەرنجی دەرەجەیەک ئەیسا برنجی بانێ خەڵان بۆ ئەیسا 3000ەکە بە چەڵدوکە 3000ەکە 2950 سێەکە ئەیسا پارەی خۆیەکەیس تا ئەیسا لەناو کارە ڕۆی هەر بۆ زۆر ئینێکی دابێ بەعیدا من بکاک وەڵام مشتری منێتی بەخوا بەعیدا پێم کە بیدەن برنجی بانێ خەڵان حەلیمی وەزیاوە ئەگەر ئاوی باش بیە ئەوە نەمەرەزەکەین عەقڵ نەیبڕی بەس ئاو نییە کار وەکو ئاو نییە و حکوومەتش هیچ هاوکارێکمان ناکە ئەوەی هاوکارێ نایک نەزارە ئەنە حکوومەت هیچ 37 فەلاحونی و کردێتی ڕەنگایە 30 تەن بۆ نمونە 35 چەند ڕەنگایە 40 تەن ئیتی وە ڕێژەی عەرزەکە عەرز زۆرێ چەڵدووکە کەمێ نی